محەممەد ڕەمەزان ئەو هونەرمەندەی لە هەولێریش کۆنسێرتەکەی ڕاگیرا وەکو سووریا و مسر و قەتار چەندین جار کەوتۆتە بە ڕەخنەی جیاواز و بەکارە جیاوازەکانی سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕادەکێشێت. تاوەکو ئێستاکە تووشی چەندین کێشە بووە. محەممەد ڕەمەزان لە ساڵی 1970 لەدایک بووە خەڵکی مسرە. سەرەتا وەکو ئاکتەرێک دەرکەوت، پاش چەند ڕۆلێکی لاوەچی. چەندین هونەرمەندی گەورە ئەو هونەرمەندەیان بەدڵ بوو و دەستخۆشیان لێ دەکرد. وەروەها لە ساڵی 2022 بوو بە گرانترین ئاکتەری مەسر، تەنانەت لە یەک ڕۆڵبینینی لە درامایەکی مسری بە نزیکەی 3 ملیۆن دۆلاری ئەمریکی پێشکەش کرا و بوو بە گرانترین هونەرمەندی مسر لە ئێستادا. تاوەکو ئێستا دووجار ژیانی هاوسەرگیری پێکهێناوە. لە ساڵی 2008 هاوسەرگیری کرد بۆ خاوەنی منداڵێک و دواتر لە ساڵی 2012 لە هاوسەرەکەی جیا دەبێتەوە و لە هەمان ساڵدا هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی تر دەکا بە ناوی نەسرین و لەگەڵ ئەو دەبێتە خاوەنی 2 منداڵ. لە دوای ناوبانگێکی زۆر لە دراما و سینەما ڕووی کردە کاری گۆرانی گوتن بە هەمان شێوەی کاری سینەما و دراما. ئەم جارە لە گۆرانی گوتنیش ناوبانگێکی ئەگزار زۆری بۆ خۆی بەدەستهێنا و وەتوانی ببێتە نمبەر 1 وەکو گۆرانەکەی کە دەڵێ نمبەر 1. لە ئێستادا لە تەواوی جیهان ئەو هونەرمەندە میسریە ناوبانگێکی باشی هەیە و وەروەها لە وڵاتانی عەرەبی کاتێک کۆنسێر دەکا بە هەزاران کەس چاوەڕێی ئەو هونەرمەندە دەکاتن و ئەو هونەرمەندەیە بە ستایلێکی زۆر جیاواز دەردەکەوێتن. هەموو کاتێک بینەرەکان تووشی شۆک دەکاتن. بۆیە لە زۆربەی وڵات عەرەبیەکان ئەو هونەرمەندەیان ڕەت کردوتەوە لەبەرەوەی بازەوە دەکەن لەگەڵ ئاداب و نەریتی وڵاتەکانمان ناگونجێ، بە تایبەتی وڵاتی قەتەر و وەروەها وڵاتی مسر و وڵاتی سووریا. لەو کۆتاییانەدا بینیمان بەنیاز بوو بێتە عێراق و لە پایتەختی عێراق لە بەغداد کۆنسێرت بکات. بە هەمان شێوەی کوردستان ئەلەوێن دەریژڕەتیان کردەوە. چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە هەیە ئەو هونەرمەندە بێتە کوردستان و لە شاری هەولێر کۆنسێرت بکات. بە هەمان شێوەی بەغداد و وڵاتە عەرەبیەکان ئەو هونەرمەندەیە ڕەت کراوە لەبەرەوەی بازەوە دەکەن لەگەڵ ئاداب و نەریتی کوردی ناگونجێ. پێویست ناکە ئەم جۆرە هونەرمەندانە بێنە کوردستان. پارێزگای هەولێر بە ئاشکرا ڕەتی کردەوە کە ئەو هونەرمەندەیە بێتە کوردستان و زۆربەی خەڵک لە ئێستادا دەستخۆشی لە پارێزگاری هەولێر دەکەن و چەندین مەلاو کەسانی ئاینیش دەستخۆشی لە ئومێد خۆشناو دەکەن بەهۆی ئەوەی کە نەیهێشتووە ئەو هونەرمەندەیە ڕوو بکاتە هەرێمی کوردستان و لە هەولێر کۆنسێرت بکاتن. بۆستا تەنها ئەوەندە نییە، بەهۆی چەند کارێکەوە گەچی چەند وڵاتی لێ قەدەغە کراوە و ناتوانێت کۆنسێرتیا تێدا ئەنجام بدات. محەممەد لە ساڵی 2019 ڤیدیۆیەکی لە ناو ژووری فڕۆکەوانیدا بڵاو بۆوە. فڕۆکەکە لە مسرەوە بەرەو سعودیا دەڕۆیشت و ئەمەش کاردانەوەی خەڵکی لێکەوتەوە. دەستەی فڕۆکەوانی مسر بڕیاریدا فڕۆکەوان و جێگرەکەی لە کارەکانیان دوور بخاتەوە. دواتر فڕۆکەوانەکە سکاڵای لە دژی محەممەد تۆمار کرد چونکە بۆتە هۆکاری لە دەستدانی کارەکەی. دادگا بڕیاریدا محەممەد 6 ملیۆن پاوەندی مسری وەکو قەرەبوو بداتە فڕۆکەوانەکە. دواتر تەواوی پارەکانی محەممەد لە مسر سڕ کران و تاوەکو پارەکەیاندا بە ماڵباتی فڕۆکەوانەکە. هەروەها لە ساڵی 2020 محەممەد وێنەیەکی لەگەڵ چەند کەسایەتێکی بەناوبانگی ئیسرائیلی بڵاو کردەوە. ئەمەش لە جیهانی عەرەبی هەرای نایەوە سکاڵای لە دادگای مسری لە دژی تۆمار کرا. کارەکەی وەکو سکایەتیکردن بە خەڵکی مسر سیر کرا و لە سندیکای هونەرمەندانیش دەرکرا. بەهۆی ئەم کارانەوە لە چەند وڵاتێکی عەرەبی ڕێگەی پێنادرێت کۆنسێرت ئەنجام بداتن. لە شاری هەولێریش بەهۆی ناڕەزایەتی بەشێک لە خەڵک و پارێزگار بڕیاریدا هەڵوەشاندنەوەی کۆنسێرتەکەی.
بۆ زانیاریانی بە ئێمەش گەیشتووە ئەو هونەرمەندەیە ئەو کەسانێک کە بەشداری ئاهەنگەکەی دەکەن ئەو کەسانێک کە لە لای پێشۆ دادەنیشتواتە VIP نزیکەی $300 دەبی بدەن و ئەو کەسانێک دوای ئەوانیش $200 و ئەو کەسانێک لە کۆتایی ئاهەنگەکە دادەنیشن ئەوانیش دەبێت $100 بدەن. ئایا پێت باشە ئەو جۆرە هونەرمەندانە و ئەو جۆرە کەسایەتیانە ڕوو بکەنە کوردستان؟ بۆمان لە کۆمنت بنووسە هەموو کات باشترینەکان لە کلیل میدیا.